بۆیە تەماشاکەی کە هێزێکی ئۆپۆسیۆنیشە قبوڵی ڕەخنەی نییە وەکو دەسەڵات قبوڵی ڕەخنەی نییە. فۆرمی حیزبایەتیکردنی تایپی حیزبایەتیکردنی ئۆپۆزیسیۆنیش هەمان تایپ و فۆرمی حیزبایەتیکردنی دەسەڵات. ئۆپۆسیۆنیش هێشتا لە قولەقاپی نوێنەرایەتی خەڵکایە. ناڕەزایەتیەکان لە ساڵانی ڕابردوو مانگرتنەکان لە ساڵانی ڕابردوو ئەو خۆپیشاندانانەی کە لە ساڵانی ڕابردوو هەبوو هیچ پەیوەندی بەم دوو سەرکردەوەی هەیە کە ئێستا لە سجنان لە زیندانە؟ چ بایکۆت و ناڕەزایەتەکانی یەک هۆکاری هەیە. ئەگەر ئەوە بوو ئێستا خۆپیشاندان و مارگرتنەکان بۆ چونکە لۆکاڵین ئەمەی کە بینیومانە لۆکاڵیە بەس لە زۆنی سەوزایە. گەر ئەوە بکا پارتی وکو جاری پێشووتر ڕشت بێ لەسەر ئەوەی کە ئەو پۆستەش وەرگێتەوانێ ئەوم پێم وایە شتێکی خراپەکات. بەڵام ئەم قسەیە تا چەند ڕاستە بە ویژدانەوە کە یەکێتی و پارتی لە بەغداد یەکدەنگی ناپارێزن. یعنی تۆ سەرنج داما مەسا ئیسماعیل ئەو کاندیدانی کە ئەڕۆن لە هەرێمی کوردستانەوە 58 کەسمان نەڕوا تەسەورەکەی یعنی نزیکی 50 لانێ نەتوانێت نوێنەرایەتێکی حەقیقی بکە بۆ لە 64ەوە ئەوەی کە مەشهورە لە ناو خەڵکە بەجەلالی و مەلایی ئەو گرەیە لەگەڵمان ناهاتووە لە کەرکووک هۆکاری ئەوەی کە یەک لیستی کوردستانی دروست نەبوو ئەوانە لەبەری بایکۆت نەبووی نەخێر دەنگم بە ئۆپۆسیۆنیشدا ئەمە ئەگەر ئەوە نەبێت کە پێڵەن دموکراسیەتی تەوافقی تۆ بە کەمینە و زۆرینە دۆڕاندوتە. باش بینەرانی خۆشەویست لە هەر کوێیەکەن ساغ و سەلامەت بن. خۆشەویستان کە باس لە بابەتی هەڵبژاردن ئەکرێ لە بەرامبەریە باس لە بابەتی بایکۆت یاخود پوچەڵی دەنگەکان یاخود دەنگدان بە سپی یاخود نەشون بۆ دەنگدان ئەکرێ. لە هەرێمی کوردستانیشە ئەوە چەند هەڵبژاردنێکە لە هەرێمی کوردستان ئەتوانین بڵین ئەوانەی کە ئاچن بۆ دەنگدان کەمترە لە نیوەی ئەوانەی کە لە دەرەوەی هەڵبژاردنن یاخود ئەوانەی کە بایکۆتی یەکەن یاخود ئەوانەی کە دەنگەکانیان پوچەڵەکەنەوە. پرسیارێک لێرە دروستە بێ بۆچی تا ئێستا لە هەرێمی کوردستانی خۆمان هەم هەڵبژاردن نەیتوانیەوە وەکو پێویست جێگە بگرێ هەم بایکۆتیش نەیتوانیوە جۆرێک لە جۆرەکان ببێتە فشارێک بۆ لایەنی دەسەڵات یاخود ئەو دەنگە ناڕازیی کە هەیە لە شەقام بتوانێت لە ڕێگەی بایکۆتەوە داواکاریەکانی بگەێنێ. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسیارانە و چەند پرسێکی تر لەگەڵ بەڕێز مامۆستا ئەبوبەکر هەڵەدنی وەکو چاودێری سیاسی لە لامان میوانە سپاسیەکەین مامۆستا ئەبوبەکر کە زەحمەتی کێشاوە گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتانە. مامۆستا جارێکی تر بەخێراتی. زۆر سپاس جەنابی مامۆستا ئیسماعیل. زۆر سپاس دەکەم. مامۆستا ئەبوبەکر با سەرەتا لەوە دەست پێ بکەین جەنابەت تەشریفت برد بۆ دەنگدان. بەناوی خوای گەورە و میهرەبان. بەڵێ جەنابەت بینیت یەکەم سپاس بۆ دەرفەتەکە من بەڵێ دەنگمدا ڕۆژی 11 ئەنی لەبەری بایکۆت نەبووی؟ نەخێر دەنگم بە ئۆپۆسیۆنیشدا بۆ خۆشت دەزانی بە درێژایی ئەو ماوەی هەڵمەتی هەڵبژاردن و پێشتریش لە ڕێی نووسینەکان لە فەیسبوک و سۆشیال میدیا و لە ڕێی هەندێک بەرنامەی تەلەڤیزۆنی و ئەوانەوە من لایەنگیری بەشداریکردن بووم لەوانەیە پێچەوانەی بۆ چوونی جەنابەت بووم یان کاک ئاسو عەبدولەتیفی برادەرمان من هەمیشە حەزمە کرد خەڵک بەشدار بێ هەر چۆنێک بێ. زۆر سپاس. کەواتە با بپرسین پرۆسەی هەڵبژاردنەکە چۆن بەڕێوە چوو؟ بەڵێ ڕازی بووی لە ئەدای کۆمیسیۆن ڕادی بووی لە ئەدای بانگەشەی هەڵبژاردننی لایەنەکان بەتایبەت لایەنی دەسەڵات؟ یەکەم بڵێ ئەوەی کە ئەرچی کۆمیسیۆن بوو بە تایبەتی لە ڕۆژی دەنگدانە هەموو ڕێکارانی و کۆمیسیۆن و ڕۆژی دەنگدانیش بە ئاسایی بەڕێوە چوو. گەورەترین بەڵگەش ئەوەیە کە تاوەکو ئێستا ئەو سکاڵانەی هەند سکاڵای زەردن سکاڵای سوور نین کە نەتیجە و معادلەی هەڵبژاردنەکە بگۆڕێ. بەڵام لە دەرەوەی ڕۆژی دەنگدان مەسەن لە بەردەم مەکتەب و بنکەکانە هەردوو حیزبی دەسەڵاتدار کەمپینیانە کرد پارەیاندا بەشە کرد. ئەجا ئەم جارە هەردوو هێزەکە ینی پارتیش و یەکێتی گوشارێکی زۆر زۆریان کرد لە ئەندام و کادیرەکانی خۆیان یان ئەوەی کە پیانەڵن موچەخۆری خۆیان
یان کارمەندی هێزە هەمنیەکان بێ ئەنداز بوو گوشارەکە بە چەندین ڕێگا کە ئەبێ هەر بڕۆن و ئەگەر نەڕۆن موچەتانە بڕێ ئیجراعاتان لەگەڵاکرێ مدیری دایرەکان مدیری مەکتەبەکان دەڵان لە هەردوو زۆنەکە ئەوە بووە بەڵام کاتێ ئەمە توانین بڵین لە جاران لە ڕۆژی تەکنیکیەوە هەڵبژاردنەکە باش بوو جاران خەڵک گومانی لە ساختەکاری و تەزویریش هەبوو هەموو هێزەکان تۆپسانە بە ئەو پێنج هەڵبژاردنەی تری کە لە عێراقا کراوە و ئەو پێنجەی تر کە لە هەرێما کراوە هەرێم بوو بە 6 بۆی پاریشەوە هەمیشە دویانە ساختەکاری هەیە بەس ئەم جارە هیچ هێزێکی سیاسی باسی لە ساختەکاری نەکرد بەڵام ئەو گوشارانە هەبوون لە دەرەوە خیتابی هێزەکانی دەسەڵاتیش من لە جارێشکەش باسم کرد بەداخەوە خیتابی بێچێتی و پارتی بە تایبەتی وایان نەزانی مامەستا ئیسماعیل ئەوان هەڵبژاردن بۆ کوردستان نەکرێ یان بۆ ئەنجومەنی پارێزگە هاکرێ تۆ دیقەتی هەموو خیتابەکانمدا بە وردی جاری وا بوو جارشکە لێمەدایەوە مەسەلەن ناچون باسی عێراقکەن بڵێن ئێمە ئەم 4 ساڵە ئەماکەین بۆ مادەی 140 ئەمە نەخشە ڕێمانە ئەماکەین بۆ پشتی کورد لە ناو منزومەی سەربازی و منزومەی دیفاعی کە ڕێژەی کورد بۆ 100 دابەزیوە ئەماکەین بۆ بابەتی بودجە و موچەی خەڵک ئەمە بەرنامەمانە بۆ بابەتی سەروەری عێراق کە پێشێلەکرد لەلایەن دەوڵەتانی دراوسێەوە کە ئەوی عێراق نوێنەرایەتیەکانی کورد لە دەرەوە مەسەلەن بەپێی دەستور تۆ ئەتوانی لە ناو هەموو سەفارەتێکی عێراقیان ملحەقی سەقافی هەیە ئەتوانی لەوێ بەشی هەرێم کەیتەوانێ ئەوە دەنگی تۆگەێنێ بە دنیای دەرەوە ئەوە ینی سیر ینی من نەچووم ینی هەر ئەوەی ئەوە تا من نەمهێشتۆ حکوومەت تەشکیلکەی ئەوەی ئەتوانم ئەوەی نازانم خیتابەکە زۆر ناوخۆی ببووەرێم ماوەسا بەکر هەست ناکە ئێمە فەرهەنگەیە ینی کاندیدی ئێمە حزبی ئێمە هێشتا ئەو فەرهەنگی نییە کە پرۆگرامێکی تایبەت بەخۆی هەبێ ینی بابەتی بانگەشەی تایبەت بەخۆی هەبێ ینی هەست ناکە ئێمە فەرهەنگە ینی ناو فەرهەنگی ئێمە ئەمە نییە هێشتا غایبە ینی ئێمە ڕووینەوە سەر شتە کۆنەکان ینی بڕواکە نەکۆنەکان هەندێک جارێ بینین ئەچێتەوە سەر شتی شخصیش بەڵێ بەستم لە چی ینی کۆنەکان ئەو دابڕانی کە لە بزافی ڕزگاری خوازی گەلی کووردا دروست بووە لە 64ەوە ئەوەی کە مەشهورە لە ناو خەڵکە بەجەلالی و مەلایی ئەو گرەیە لەگەڵمان هاتووە لەگەڵمان ئەچی نا تۆ دیراسە بکە دراسی وڵاتانی پێشکەوتوو بکە هەتا ئەم تورکیای دراوسێمان بڕۆ بە وڵاتانی ئەوروپا خەڵک لە ڕوانگەی دووشتەوە هێزێکی سیاسی ئەدۆڕیانی باتەوە یەکەم بەرنامەی هەڵبژاردن بەرنامەی هەڵبژاردن زۆر گرنگە چونکە ڕوئیای تۆ دنیابینی تۆ استراتیجی تۆ بۆ 4 ساڵی داهاتوی حکومڕانی ئەو وڵاتە دەرەخا دووەم کاندیدی بەهێز کاندیدی شایستە و لێوەشاو لێ هاتوو یعنی تۆ سەرنج دەما مەسا ئیسماعیل ئەو کاندیدانی کە ئەڕۆن لە هەرێمی کوردستانەوە 58 کەسمان نەڕوا تەسەورەکە یعنی نزیکی 50 لانێ نەتوانێت نوێنەرایەتێکی حەقیقی بکە تۆ سەیری ئەدایان سەیری ڕابردویان سەیری ینی چۆن حیزبی سیاسی بێت لە عاسیمەیەکی گەورەی وەکو بەغا پەرلەمانتیاری تیا 6 قولە لەوێ هەر 6 قولەک ئەوە نە چاوکراوە بووە ئەوە نە زمانزانە ئەوە نە دەرچی معادلاتی سیاسیەکە عاسیمەیە تۆ لەگەڵ دەوڵەتان و لەگەڵ سەفیرەکان و لەگەڵ چێ مامەڵات زۆر گرنگە یعنی کە تۆ بەهێزترینی خەڵکەکانی خۆتی بۆ بنێری ینی لانی کەم خۆلەوە حیزبە دەسەڵاتدارانەیە ئەگەر لە معارەزەشە ئەوە نەکرێ نانی کەم لە حیزبی دەسەڵاتە کاکە تەوجیهەدا ئەم لیوایە ئەم فەوجە ئەم ڕێخستنە ئەم ئۆرگانە حیزبیە دەنگ بن بە فڵان کەس ئەوە لایەوە ناساییە چووکەانی بۆ خەڵکی بەهێز نانێرن بۆ خەڵکێک نانێرن کە لەوێ نوێنەرایەتێکی ڕاستەقینەی تۆ شەڕی پێ بکڕێ هەست ناکەی خەڵکی بەهێز یا ئەکادیمی یا تەکنۆکرات ناشێتە ژێر ئەو فشارانی کە حیزب هەیەتی بۆیە مەسەلەن نابینرێ لە ناو کاندیدەکانە نامامەسا ئەوە نییە ئەبێ بڕیار نابێ بڕیار لای پەرلەمان بێ لای پەرلەمانتار بێ لای ئەو نوێنەرانە بێ ئەبێ بڕیار لای مەکتەب سیاسی و لای سەرۆکی حیزبەکان بێ ئەوە بەغاش دروستە بۆ بەغاش هەروایە چونکە ئەی بینی جەنابەت ینی بینی وتە یعنی چەند جار ئەم سەرۆکی فڵان حیزب و
کەسی یەکەمی فلان حیزب و یان سەرۆکی حکوومەت یان جێگری سەرۆکی حکوومەت کراونەتە پاڵەوان ئەو ڕێکەوتنەکەی کرد ئەو موچەی هێنایەوە ئەو کێشەکانی حەل کرد کاکە لە کاتێکە ئەبێ تۆ بۆ نمونە بە پلە تایبەتەکانەوە بە پەرلەمانتارانەوە نزیکەی 70-80 کەست هەیە ئیتر حتا بە وەزیرەکانەوە ئەو کاتە بێ ئەمە هەموو یەکوت لە بن ئەگەر ڕاستی دەوێت یعنی کورد یعنی خۆی ئێستا ئەمە 50 کورسیمان هەیە بە کۆتاکانەوە 63 لە 329 ئەمە ئەگەر ئەوە نەبێت کە پێڵەن دموکراسیەتی تەوافقی تۆ بە کەمینە و زۆرینە دۆڕاندوتە کەواتە بێ ئەمە بێن بەیەکەوە ببن بە یەک کوتلەی هەرێمی کوردستان چەند جیاوازن هەمویانەوە بە معارەزە و دەسەڵاتەوە بێ ڕۆڵدا بشکەن بێ هەماهەنگیان هەبێت تەنسیقیان هەبێ جەناب بشت لەگەڵ ئەوەی کە ئەم ناکۆکیانی هەرێمی کوردستان نەچێتە بەغداد ینی ئەزانی چۆن هەر یەکە بە خصوصیەتی خۆی بەڵام ئەبێ کۆدەنجیەک ئیجماعێکی کوردستانی لەوێ هەبێ چونکە بە پەرتەوازەی دۆڕێنین چونکە دوایی ینی ئەگەر هەماهەنگی نەکەین ئەو کاتە بێتە دەستشکاندنەوەی شخصی ئەو کاتە هێزێکیان بۆ نمونە تەنەزولاتی زیاترەکا بۆ چەند لایەنێک لەوانەیە ئەو کێشەیە بە شێوەیەکی کاتی تێپەڕێنێ بەڵام کورد زەرەرەکە بەڵام کاتێک کە تۆ کۆدەنجی لەوێت یعنی حتا ئەمە چەند جار داوامان کردووە باش شتێکە بە پێی بڵێن سەوابەتی نیشتیمانی لەوێ سەوابەتی نیشتیمانی کۆمەڵە نەگۆڕی نیشتیمانی هەبن کە ئیتر قەدەغە بێ لەوانە لابین فعلا لەوێ بێ نوێنەرایەتی هەرێمی کوردستان بکەین بۆ ئەوێ ڕۆیشتوین ئەم قسەیە چەند دروستە مامۆستا ئەبوبەکر کە باس لەوە کرێ کە ئەم سەوابەتی نیشتیمانیە کام یەک دەنگی نیشتیمانیە ئەزارم جەنابەت لە بەرەی ئۆپۆزیسیۆنی ینی لە بەرامبەر دەسەڵاتی یەکێتی و پارتیت هەمیشە لەو بەرەیە بووی بەڵام ئەم قسەیە تا چەند ڕاستە بە ویژدانەوە کە یەکێتی و پارتی لە بەغداد یەک دەنگی ناپارێزن بەشێکیان لەگەڵ هەندێک لە شیعە و سوننەکان ڕێیەکەون لایەنێکی دیکەشیان لەگەڵ بەشێک لە شیعە و سوننەکان ڕێیەکەون یعنی خۆی هۆکارە سەرەکیەکە پارتی وێژێتیە هۆکارە سەرەکیەکە پارتی وێژێتیە کە تەنانەت تۆ نەک لە بەغا لە کەرکووک هۆکاری ئەوەی کە یەک لیستی کوردستانی دروست نەبوو ئەوانن معلومی جەنابتە لە ڕاستی یعنی کە مەسەلەن لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر چەند وەخت ئەنجومەنی پارێزگاکە نیان هێشکۆ بێتەوە ینی بە تایبەتی پارتی کە لە ناو کەرکووکا کەمینەیە ینی گوێ نایەتێ بە هەندێک شت تۆ حەقیقەتێک ینی من پێم خۆش بێ پێم ناخۆش بێ ئەو شارە مەسەلەن پارتی تایە کەمینەیە باش یعنی لە ڕووی حەجمەوانەیە لەبەرەوە ئەمە ئەگەر ڕاستی دەوێت بێت لە بەغاش وابن ئێستا سوودانی ئەمڕۆ لە هەرێمە وانە ئەگەر ڕاستی دەوێت ئێمە پێمانەوترێ هەرێمێکی سەر بە حکوومەتی فیدراڵ هەرێمێکی فیدراڵی ئەگەر ڕاستی دەوێت ینی ئەبێ بڕوا بکا بێ بە یەک کوتلە مفاوەزات بکەین کاتی خۆی لەوە پۆستوەنی شامامەسە وەزانیاری جەنابەت لە ڕاستیە کە ئۆپۆسیۆن نەبوو لە 2009 من 13 بە شەکەی خۆم ئاگادارم گەرمەی ئەو جووی ئۆپۆسیۆن بوو یعنی ئەو کاتە لە ناو هێزەکانی ئۆپۆسیۆنە ئەو ڕایە هەبوو کە با بە یەک کوتلە بچینە ناو مفاوەزات لەگەڵ پارتیەکێتی چونکە 40 کورسیمان هەبوو لەکوێ 40 کورسی بڕوا لەکوێ 24 بڕوا و 6 بڕوا و 10 بڕوا ئەو کاتە بەقوەتە بووین ئەوان بڕۆشتی لایمان تا ئێمە پاکێجمانە بوو 6 پاکێجمانە بوو ئەم قسەیە بۆ دەسەڵاتیش دروستە ینی لە هەرێمی کوردستانە ئەبووهای ئێمە بەڕاستی چۆن ئێستا شیعەکان ئەوە تا زۆری نەشن بە 186 کورسیەوە شتێکیان ئەم شەو ڕاگەیان چوارچێوەی هەماهەنگی وایە قوربان ئەماوە تاو ئەچنە ناو گفت و گۆڕ بە هەموویەوە چۆتە ناو ئەو چوارچێوەیە چونکە دەی تۆش وای تۆشە بێ وابیت ینی تۆشە بێ وەکو کورد وابی بەم موحەدێ بڕۆی لە ڕاستیە بەڵام هەریەکە خصوصیەتی خۆی جیاوازی خۆی بپارێزین ناتوینەوە لە ناویەکە ینی خۆیمە نابین بە یەک بەڵام هەماهەنگیەکەین چونکە ئەرکەکان قورسن لە بەغا ئێستا ترسیەوە هەیە جارێکی دیکە هەمان سیناریۆی 4 ساڵی ڕابردوو لەسەر سەرۆک کۆمەڵ جارێکی دیکە ناکۆکی ئەمان ورەور هەیە بەڵام ورەورێک هەیە بەڵام ئەوە هەم دەمێکە ئەو قسانە هەیە لە هەموو هەڵبژاردنێکە ئەوە ئەڵێن بەڵام شتێک هەیە لە عێراقا تازە بۆتە نەرید کە پێڵەن دیموکراسیەتی تەوافقی وەک ئەوەی لوبنان کە هەیە
ئەمە بە کەم و کوڕیەکانیشەوە چۆنێک بێت تازە شتێکی مەئلوفە چونکە ئێستا شیعە خۆتوانێت بەو کورسیانەی خۆی هەموو شت بکە ئێوە تا دێ کوردیش و سونەش بەشداری سونە 77 کورسیە کەمە لە 329 کورسی چی پێ کورد بە هەمان شێوە کەواتەم تەوافقیانی کە لەسەر ڕێکەوتوین پێم وایە کورسی سەر کۆمارەکە مێنێتەوە بۆ کورد هەموو جارێ وتوانەوە کورسیە وەرەگرینەوە پارتی هەست ناکەی ئەم جارە لەوەشی هەنگاوێکی جیاواز بنێ لە ساڵانی تر دەیتر ئەو کاتە ئەگەر ئەوە بکا پارتی وکو جاری پێشووتر ڕشت بێ لەسەر ئەوەی کە ئەو پۆستەش وەرگرێتەوانێ ئەوم پێم وایە شتێکی خراپەکات تەسیری لەسەر ئایندەی هەرێم و حکوومەتی هەرێم و هەرێمەکەشە بێ لە ڕاستیە لەبەرەوە گەروەکو وەلقەی گوشار بەکاری بێنێ بۆ گفتوگۆ مفاوەزات بۆ یەکێتی و هێزەکانی تر بچینە پێشەوە شتێکی ترە بەڵام بیەوێ مۆنۆپۆلی بەغاش بکاوەکو چۆنی هەرێمی کردووە ئەنی هێزی سیاسی مەسئول مامەسا ئیسماعیل هێزی سیاسی مەسئول ئەوەیە کە خۆی براوەش بێ دێ بەشیوەکانی ترەدا من دوو شتم لە بیرە لە ڕاستیە ینی لە دوو وڵاتی جیاواز لە تونس و لە هۆڵندا جارێکیان ینی پارتی سۆشیال دیموکراتی هۆڵندی سەرۆکەکەی ئافرەتێکی ڕەگەز مەخریبی بوو ناوی خەدیجە بن ئەریب بوو لە 40 کورسیەوە انتخاباتی دۆڕان بۆ 9 کورسی بەڵام کە لەو انتخاباتەیە بەرامبەرەکان وتیان هەرم ئافرەتە لەبەرەوەی کەفاەتی هەیە بە 9 کورسی وەرکردیانەوە بە سەرۆکی پەرلەمان گەورەکانە بێ ینی دیموکراسی چی ینی کە تۆ بێ کەمینە بپارێزی کەمینەی سیاسی بێ ئیتر کەمینەی نەتەوایەتی بە هەرچێکی کەوێ مەسەلەن لە تونس پارتی نەهزەی ئیسلامی کە ئێستا سەرۆکەکەی لە گەڕنووشی لە زیندانایە ینی زۆرینەی کورسیەکانی بردەوە بە سوو هێزەکانی کەی بەشدار کرد و پۆستی دانێ ئەوە گە تۆ خەمی ئایندەی وڵاتت بێ ببییر لەوە بکەیتەوانێ بەڵێ باش چەند ئاگاداری بابەتی پێکەنانی حکوومەتی هەرێمی کوردستانی وەڵاهی ئەوەی کە هەیە هەمومان مەسە متابعاکەین ڕۆژانە لە پارەوە متابعاکەین بەداخەوە گەیشت بە بنبەست و بەداخەوە کە ساڵێکی بەسەر هەڵبژاردنا تێپەڕی بچینە دوای دوانزەوە ئەگەر بە پێی قانون ئەوە حساب بکەین لە دوای دوانزە کە سوێندی یاسایی خوراوەی خولی شەشەم عیبەیەکی گەورەیە بۆ هەرێم تەنانەت لە بەردەم بەغایە پێگەی لاواز کردوین چەند جار بەم وەفدانیان و تۆ ئێمە پەرلەمانەکەی ئێمە وەکو پەرلەمانی ئێوە نییە کە 10 ساڵە بودجەی بۆ نەهاتی بێ پەرلەمانەکەی حکوومەتەکەی ئێمەکو ئێوە نیە حکوومەتی کار بەڕێکرد بێ ئەم قسانە بە ئێمە وتراوە هیچ پاساوێک نەبوو کە ئەمە کردیان بە یەک پاکێز و دوای ئەنقز هەتاوەکو دوای هەڵبژاردن هۆکارەکە جێ مامەسا ئیسماعیل بێباکیە هەر هێزە لە زۆنی خۆیان حکومڕانە و کولفی کولە کوردواتەنی بکوژە بەبڕا بخۆرە چیەوێ ئیکە تۆ لە تایتەڵەکە لە پێشەچەکەیە شتێکی جوانە دووروژان لە ڕاستیە بۆ هەڵبژاردن و بایکۆت جێگەی خۆیان ناگرن بۆ ناتوانێت گۆڕانکاری بکە بەڕای من چه هەڵبژاردنەکانم ئەم شەشقۆلەی کە لە هەرێما کراوە چ بایکۆت و ناڕەزایەتەکانی یەک هۆکاری هەیە ئەو نەفرەتەیە کە پێوترە دوو زۆنی ئەو نعلەتە کە ناوی دوو زۆنیە نعلەتێکی زۆر گەورەیە لە کورد نەفرەتێکی زۆر زۆر گەورەیە ئەم هێڵە کە دایان بڕیوە لە دێگەڵەوە تاوان دەوڵەتە هەرێمایەتەکان ڕۆڵیان تیا هەیە بۆ زانیاریت کە هێزێکیان ئەیانتوانی ئەوی کە بڕاتە پێشوتیان وەرە لێرە بوەست بۆ چونکەوە ئەم دوو زۆنە دابەش بووە بەسەر دوو دەوڵەتی هەرێمایەتی هەر دەوڵەتە لەو زۆنەیە کامل نفوزی هەیە لە ڕووی فەرهەنگی لە ڕووی سیاسی لە ڕووی هەواڵگیری لە ڕووی بابووری لە ڕووی دانانی لەو حدودانە هاتوونەتە پێشەوە سەربازگا ینی هەموو ئەمانە ینی تورکیا ئەوە ئێستا پکەکە گەریلاکان یەکشێنێتەوە لە ناو باکوور بەڵام تورکیا 3 ساڵی کە بۆیان تەمدید کرد کە 3 ساڵی کە سوپای تورکیا لە باشووری کوردستان هەبمێنێتەوە ئەم نەفرەتە زۆر گەورەیە خۆزگە ئێمە یەک هەرێمی یەک پارچەمان هەبوایە ئەگە یەک هەرێممان هەبووە یەک هەرێم و یەک حکوومەت حزب ئیشی خۆی بکردایە وەک ئێستا نەبووایە کە هەریەکە هەنی تۆ دیقەت بدە کاکە پارتی لێرە 2 کورسیە ناوە نیە یەکێتی لەو لا 3 کورسیە ناوە یعنی کەمینەن یعنی هەردوو هەر ئەوە گەورەترین بەڵگەیە کە ئەمان بەهۆی دەسەڵات و پارە و هەڕەشەوە زۆرینە لە زۆنەکەی خۆیان هێنێ ئەوەی لێ بکەرەوانێ هیچی نامێت یعنی ئێستا معقولە تۆ یعنی یەکێتی نیشتیمانی کوردستان لێرە چەنە پارتی لەولا چەنە
بەڵام کولفی کول هەچی جونگەی ئیداری وڵات هەیە بەدەست ئەوانەوەە لە باخچەیەکی ساوایانەوە تاوەکو وەزارەتێک. باش با باسی لایەنەکەی تر بکەین. تر ئەوە هۆکارەکەیە بۆ خۆپیشاندان ڕۆڵی نییە؟ بەڵێ بۆ هەڵبژاردن لەبەری ئەم دوو زۆنە بیستومان ئێمە لە بەرپرسە باڵەکانیمان بیستووە ئەمەژە خەنە ناو خەڵکەوانە دوو زۆنی هەیە ئەم لەم زۆنەیە ئەو پەڕی ئێستا لاسایی یەکتری ژەکەنەوە هەوڵەدەن لە یەکتریش چنجا لە ئیستیبدادا لە ئیستیبدادا لە سەرکوتکردنا لە سنووردانان بۆ ئازادی ڕادەربڕینە ئینا ئەگەر ئەوە بوو ئێستا خۆپیشاندان و مارگرتنەکان بۆ چونکە لۆکاڵین ئەمەی کە بینیومانە لۆکاڵیە بەس لە زۆنی سەوزایە لەکوێش دەسەڵاتدارانی زۆنی سەوز ویستویانە کۆتایان پێناوە بۆ دوو شت بەکاریان هێناوە ینی ئەوەی کە مەیلی دەسەڵاتە ناڵم ئەمە هەمووی بە حقوق ینی وەکو لە پێشەکی بەرنامەکەشا باسمان کرد خەڵکێکی زۆر هەیە لە مامۆستایانی ناڕازی لە چین و توێژەکان بە خۆڕسکانەم خۆپیشاندانانە دروستە بێ بەڵام دەسەڵات کە بە جۆرێک لە جۆرەکان چاوپۆشی لەیەکە یان ڕێگە پێدانەکە بۆ دوو مەبەست بەکارێنێ ها لەم سنوورەی من ئازادی ڕادەربڕین هەیە وەکو گوشارێکی لەسەر تەرەفی بەرامبەر بەکاری هێنێ ینی بۆ کاتی گفتوگۆ و مفاوەزاتەکان. ئێستا مامۆستا بوبەکر دوو سەرکردەی حزبی سیاسی لە هەرێمی کوردستانە لە زۆنی سەوز لە سژنان ئەوە موچەی دوو مانگی فەرمانبەرانیش 90 ئەگەری فەوتاندنی هەیە باشە هیچ خۆپیشاندانێک نییە هیچ مانگرتنێک هیچ ناڕەزایەتیەک نییە ئەمەیە پرسیارەکە بەو شێوەیە بکەم ناڕەزایەتیەکان لە ساڵانی ڕابردوو مانگرتنەکان لە ساڵانی ڕابردوو ئەو خۆپیشاندانانەی کە لە ساڵانی ڕابردوو هەبوو هیچ پەیوەندی بەم دوو سەرکردەوەیە هەیە کە ئێستا لە سژنە لە زیندانە من پێم وایە ئەم خۆپیشاندانانە گەربیرت بێ مێژوەکەی دوور و درێژە لە 2005 مۆنۆمنتەکەی هەڵەبجە سوتاوە کە هیچ کام لەم دوو هێزە هەر دروست نەبوو بوون وانەیە کە ئێستا لە زیندانان وانە ئەو کاتەم ناڕەزایەتە نەڕێگێکی قوڵتری هەیە دواتر ینی لە لە حەڤەی شوباتەوە ئۆپۆسیۆن پشتیوانی کرد و هی هەموو سەراکانی ئازادی ئەم خۆپیشاندانانە کە پێم وایە وەک قونسوڵێکی وڵاتانی ئەوروپیە لە زیاتر لە 20,000 خۆپیشاندان بووە بە ڕەقەم ئیتر لە خۆپیشاندانی یەک نەفەریەوە بۆ خۆپیشاندانی هەزاران کەس هەمووی خۆڕسک بووە بەرهەمی ئەو نادادی و ستەم و زوڵمەیە کە لە هەرێمی کوردستانە هەبوو بەڵام دواتر هێزەکانی ئۆپۆسیۆنیش ینی کە جەماوەریان هەبووە و ئەسڵەن ئۆپۆسیۆنە بێ خۆپیشاندان ڕێخە ئۆپۆسیۆنە بێت تەبەنی بکە ئۆپۆسیۆنە بێ بانگەشەی بۆ بکە قەرەباڵغی بکە بەر خۆڕسک بووە بەڵام هاوتەری بووە لەگەڵ خواستی ئۆپۆسیۆنیشە باشە لە دوای حەڤەی شوباتەوە ئێمە نەمان بینی ینی من بەبیرم نایە ئۆپۆزیسیۆن پشتیوانی کردووە بەڵام نەبووەتە ڕێکخەری خۆپیشاندانێ بەڵام ینی ئەندامەکانی ناردووە لە میدیاکەیەوە سەپۆرتی کردووە ئەجا دواتر بووی پاکێجی هەبووە ینی خۆ ئەو شەش پاکێجەی کە سێزەکە و پۆسیۆندایان بەدەسەڵات لە سەروبەندی ساڵی 2012 و 11 ئەوانە هیچی بوو بەرهەمی پشتیوانی ئەوان بوو ئێکە هێزەکانی ئۆپۆسیۆنیش کشانەوە بە جۆرێک لە جۆرەکان ینی ئۆپۆسیۆن ڕۆڵی هەبووە لە گەرمکردنی خۆپیشاندانەکان بەڵام گرفتی خۆپیشاندان و ناڕەزایەتەکان ئەوەیە سەرتاسەری نییە پرسیارەکەی جەنابەت با جۆرێکی تر بکەین بۆ لە کوردستانە ڕای گشتی دروست نابێ ڕێی عام دروست نابێ لەسەر هیچ شتێک دروست نابێ مەلا ڕیشیە سووتێنرێ دروست نابێ ڕۆژنامە نووس تیرۆرەکرێ دروست نابێت گەنجێک لە چواخوڕنە خۆی سووتان عەرەبانەیەک وای زانیە بێتە محەممەد و عەزیزی تونس دروست نابێت لە ڕاستیە داگیرکاری هەم وڵاتانە چی ناکەن فەساد مەسەلەنەوە گوندی لوبنانی و کوێ و ئەم فەسادە منەظەمەی کە هەیە تەعریب مەسەلەن داگیرکردنی زەوی ینی تۆی بینی ماوەیەک ئاوی سەرچناری ژوشکەکە هێرشی درۆنی تیرۆرکردنی تێکۆشەرانی تری پارچەکانی تری کوردستان هێنانی خۆراکی ماوە بەسەرچوو کاکە چەند کەس بە دەرزیەک چاویان شێر بوو لە ڕاستیات بینیان لە دەستدا ئەمە لە هەر وڵاتێکی دنیا بێ ئەم حەدەسە جۆر بە جۆرانە ڕای گشتی دروستەکە بۆ ڕای گشتی دروست نابێ
قسەکە لەسەر ئەمێ حتا خۆپیشاندانەکان بۆ سەرتاسەری نین حستیانی بڕوا بکە هیچ خۆپیشاندانێک لە ئەوەی کە لە 2005ەوە هەبوو هەتاوکو ئێستا نەبووتە خۆپیشاندانی سەرتاسەری لە کاتێکە معاناتەکان لە زاخۆ تاتەوێڵە وەک یەکە وەک یەک حیزب مۆنۆپۆلی هەموو شتەکە یەک حیزب دەست لە دادگا و زانکۆ و ناو بازار وەرەدا خۆراک وەکو یەکە دەرمان وەکو یەکە داگیرکاری وەکو یەکە سەپاندنی هەژمونی خێزانی و بنەماڵی وەکو یەکە هەموو ئەمانە بەڵام بۆ لەبەر ئەم ڕێگریە کە پێوتر دوو زۆنی ئەم قەڵەمڕەوی کە هەر حیزبە لەبەر دەستی خۆیەتی ئەتوانێت هەموو ڕێگاکان بەکاربێنێ بۆ ئەوەی کە باشترین شت ئەوەیە کەواتە ئێمە ینی ئێستا ینی باشترین بەدیل ئەوەیە کە میلەت خۆی بکاتە خاوەن ئیتر ئەمە کەی دروستە بێ مامەسا ئیسماعیل بەیانیە مانگێکێ ساڵێکێ 5 ساڵی درێبێ گەل بێت خۆی بکاتە خاوەن لە وڵاتانەی کە مەسەن لە زۆر وڵاتی ئەمریکای لاتین لە باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا کە گەل یعنی بینیمان ئێمە ئەو لە تایلەند و لە شوێ ئەم دیکتاتۆراناکەون گەل خۆی خاوەنداریەتی ئەماناکە تەجاوزی حیزبە سیاسیەکانیشەکە تەجاوزی ئۆپۆزیسیۆنیشەکە کاتێ ئەبێ ئەم هەماهەنگی و لە یەکتر گەیشتنە لە نێوان هاوڵاتێکی خەڵکی زاخۆ لەگەڵ خەڵکی کەفری لەگەڵ خەڵکی هەڵەبجە لەگەڵ چەمچەماڵ لەگەڵ ئاکرێ و ڕانیە دروست ببێ بەکر ئەمە ئیشی خەڵکی نوخبەیە ئەم جۆرە لێ تێگەیشتن ئەم جۆرە ڕێخستن ئەم جۆرە وەکو بڵێ پێکگەیشتنی گەل ڕێخست دیسپلینی گەل بکە ئیشی لایەنێکی سیاسیە ئیشی ڕۆشنبیرە ئیشی کێ ینی بەڕاستی نخبەی سیاسیە ئیشی هەمووانە ینی ئیشی لە پێشەوە ئیشی دەستەبژێری ڕۆشنبیریە ئیشی دەستەبژێری سەقافی و ڕۆشنبیریە ئیشی معارەزەیە معارەزا بێ ئەوە دروستکە ئیشی خەڵکە ناڕازیەکەیە کە ئێستا پانتایی خەڵکە ناڕازیەکە لە دەرەوەی ئۆپۆزیسیۆنیش زیاترە بخۆتە زانی باشترین بەڵگە ئەم هەڵبژاردننی ئێستا بوو ینی کە 216,000 دەنگ پوچەڵە 144 بۆ نمونە لە پارێزگای سلێمانیە بایکۆتی کردووە ئەوەی شارەکانی تریش کەم نینەوە ڕێژەی کە بایکۆتی کردووە لە عێراقا 9 ملیۆن کەس نەچوو بۆ دەنگدان بەڵێەوە هێ تاریکی گەورەیەک و سەدری لە پشتەوە بووە هەزاران کەس 9 ملیۆنی ناهێن بەڵێ چەند ملیۆن کەس هەرچون کاتی دەنگدانەکەشیان وەرنەگرێتەوە من لە هەرێمی کوردستان 100,000 کەس کاتی دەنگدان 800,000 بەڵێ 800,000 کەس کاتی دەنگدانی وەرنەگرتۆتەوە من شێ چوون بۆ ماڵێک ینی دۆستێک گوتم ئاوا گفتوگۆ دروست بوو وەڵام من کاتم هەر وەرنەگرتۆتەوە بۆ وەرنەگرتۆتەوە تی کاکە من مارکێتێکم هەبوو بانگیان کردم ئیتر نازانم مۆڵەتە چییە ئەمەی ڕێکارێکە تیکتیان تۆ دەنگە بەچێ داوە منش ڕازگویانە گەنجێک بوو ڕازیان وەڵام من جارێکیان دەنگم بە گۆڕاندا و جاریژیان دەنگم بە کۆمەڵداوتی هەر کابران نێوچوان یا بەیەکە یعنی وەگەوەی من تاوانم کردبێ ڕازگویانە بەری ئانە جوابیا بووە زۆر بەری ئانە ینی ئێمە مافێکی خۆیەتی کاکە کە لی پرسی بوو دەنگت داوە و دەنگە بەچێ داوە زۆر ڕازگویانە جوابیا بووتی تر لەو کاتەوە کاکە یعنی من هەر سیقەم باڵبژاردن نەماوە بۆیە کاتەکەم هەر وەرنەگرتەوە کات بۆ وەرگرمانە من کە کەرامەت شکۆم پارێزراو نەبێ کابرا بێ پرسیاریەوەم لێ بکات دەنگە بەچێ داوە کە پێش ئێڵێم بە ڕازگویانە مووقیفی بگۆڕێ بەرامبەرم کەواتە ئەمە ینی عیسیانێکی مەدەنی دروست نەبووە لە ئەبێ ئەمە بکەین ئەمە ڕاستە پشوو درێژێوێ تحمل لێوێ بەڵام ئەمە ڕێگا دروستەکەیە ئەی هەست ناکەی وەکو پێشتریش جەنابەت ئاماژەت پێکرد ینی جۆرێک لە جۆرەکان هێزە ئیقلیمیەکان پشتیوانی لەم تایپە لە سیاسەتەکە لە هەرێمی کوردستانە زای چۆنە مامەسا ئیسماعیل ئەو هێزە ئیقلامیانش بەیانی مامەڵ لەگەڵ ئەمری واقعاکەن بەیانی گۆڕانکاریەک ببێ تۆش ئەو کاتە مامەڵە لەگەڵ هێزی ئیقلیمیاکی بەڵام بەم تایپی ئەمان نا لەسەر دوو بنەمایتر بەرژەوەندیت دەپارێزم بەرژەوەندیم بپارێزم ڕێزت لێگرم ڕێزم لێ بگرە تەواو لەسەر بنەمای کرێگرتەیی نا لەسەر بنەمای پاشکۆیەتی نا کاشکۆیەتی نا لەسەر بنەمای ڕێزی هاوبەش و بەرژەوەندی هاوبەش دوو ڕۆژیکە مامەڵە لەگەڵ ئەوەکەن هێزە ئیقلیمیەکانی چێ مواجهەی گەلی پێکرێ کاکە با گەلێکی 300,000 کەسیش بێ کەس ناتوانێت هیچ کەسێک جورئەتی ئەوە ناکە
کە گەل خۆی ڕابەرادی بەس بەم لەشدا هێزراویە بەم دابەشبوونە بەم بێدەنجیە ڕۆژ بە ڕۆژ تاکڕەوەکان ملیانە سوورترێش. یەکێتی و پارتی چۆن سەیری ئەم لایەنانەی ئۆپۆزیسیۆنەکە ئەم لایەنانەی ئۆپۆزیسیۆنی بەم شێوەیە قبوڵەوە نییە؟ ئێستا بڵی دەسەڵات ینی کەوت و حیزب لە دەسەڵاتان ئۆپۆزیسیۆن بەداخەوە لە حاڵەتێکانیە حەسوودی پێ ببرێ چ لە ڕووی چەندایەتی چ لە ڕووی چۆنایەتی. لە ڕووی چەندایەتی ژمارەکەی زۆر کەمە مەسەڵەن با ئەمەی ئەخیری کوردستان وەرگرین 21 کورسیە وایە 21 ئەمەی ئێرش 14 21 لە 100 زۆر کەمە 14 لە 58 هەر کەمە. لە ڕووی چۆنایەتیشەوە ینی ئۆپۆزیسیۆن نە ڕوویایەکی هاوبەشیان هەیە نە بەرنامەی هاوبەشیان هەیە تەنانەت ئەو 21 کەسە با یەک کوتلە دروستکەن ئەوەش ناکەن. ئیتر لەبەرەوە ئەم جۆرە لە ئۆپۆزیسیۆن بەم پەرتەوازەیە 100 ساڵی کەش دەسەڵات مشکلی نییە لەگەڵیە ئەسڵان بە پێچەوانەوە ئەڵێ تعدودیەت هەیە ئەوە تا کەناڵی هەیە میدیای هەیە قسە بە ئێماڵێ چالاکی خۆیەکە لە دەرەواڵێن ئەمە خۆیانی پێوە بادە ڕابکە ئێمە کۆمەڵک برادەر بووین حەزەکەم بزانی پاریش و ئەم ساڵیش خۆبەخشانە چوینە لای هەموو هێزەکانی ئۆپۆزیسیۆن مان یەک کوتلە دروستکەن یەک هاوپەیمانێتی و لیست دروستکەن ئێمە سەپۆرتانەکەین هیچ تموحێکیشمان نییە کۆمەڵە کاراکتەر بەس ئەمانەیە ئۆپۆزیسیۆن هەڵسێتەوە بۆ پەرلەمانی کوردستان و بۆ عێراقیش نیان کرد. هەر دەنگەکانیشان بە بەراورد بە هەڵبژاردننی هەرێمی کوردستان ینی کەمی کردووە بەڵێ تا ڕادەیەکان هەمویان کەمیان کردووە هێز کەمی کردووە هەمویان کەمیان لە کاتێکا موالیدێک زیاتر دەرهاتۆتە پێشەوە لە کاتێکا یعنی بواە ئەو هەموو ناڕزایەتی هەیە وەکو جەنابەت فەرمووت ئەو هەموو ناڕزایەتی هەیە یعنی سەیرە لەگەڵ ئەو هەموو ناڕزایەتیە خەڵک سەپۆرتی هیچیان وەزعان باش نێت تۆ تەنها ڕەوتی هەڵوێستی لە دەرچ ڕەوتی هەڵوێستیش تاقی نەکراوەتەوە مامۆستا ئیسماعیل ڕەوتی هەڵوێستیش ئایا ئینتیخاباتێکی تر دۆخەکەی وەکو خۆی مێنێتەوە ینی ئەمەش گرێوی لەسەر ناکرد ینی ئەوانیش پیان وابێ زۆریان کردووە ئەوانیش ئەوە نییە لە ڕاستیە ئەوە هێزەکانی کە یعنی تۆ کۆمەڵ هاتۆتە کوێ نەوەی نوێ هاتۆتە کوێ دەنگەکانی یەکگرتوو لە 2005 سەرود 214,000 دەنگیە ناوە ئێستا 165,000 دەنگێناوە هێشتا نەگەیشتۆ تا ئاستی 2005 20 موالیدیش هاتووە وەکو جەنابە دەفەرمی 20 نەوەی نوێ هاتووە کەواتە تۆ لە خارجی ئەم نەوە نوێیت ئەما بێ ئۆپۆزیسیۆن دانیشێ لە جاتەوەی تۆمەت ببەخشێتەوانێ نابێ حیزبی سیاسی هەرگیز نابێ مامۆستا ئیسماعیل خەڵک تاوانبارکە هەرگیز حیزبی سیاسی ئەڵێ خۆم دیارە من نەمتوانیوە بۆ من نەمتوانی ئەم خەڵکەی بایکۆتی کرد قەناعەتی پێ بکەم بۆ تۆ نەتوانی ئەمەش بە 2 مانگ دروست نابێ مامۆستا پێت وابێ بە 2 مانگیان بە 40 ڕۆژی هەڵمەتی هەڵبژاردن ئەبێ ئۆپۆزیسیۆن و حیزبی ڕاستەقی نەزانی چیە مامۆستا ئیسماعیل لە 12 ئیشەکە بۆ 3 ساڵی داهاتووی پەرلەمانی کوردستان و 4 تری پەرلەمانی عێراق ئەما مۆستا ئێستا پارتی و یەکێتی نزیک بە 1,800,000 دەنگیان هێناوە پارتی وەکێتی بەناوچە دابڕاوەکانیش بەناوچە دابڕێنراوەکانیشەوە لایەنەکانی ئۆپۆزیسیۆنیش هەمویان کۆکەیتەوە ناگاتە 600,000 دەنگ بەڵێ ئێستا لایەنێکە توانێت دوایی بڵێ من نوێنەری گەلم بڵێ من نوێنەری خەڵکم ئەمانە دەسەڵاتن ینی لەم لایەنانەی لەم هەرێمی کوردستانە بەیانی دوو بەیانی لایەنێک بۆ نمونە منت لێ بدا بڵێ من لە بەرەی خەڵکم و ئەوە دەسەڵاتە ینی دابەشبوونەکە لە ڕووی تیۆریەوەیە یان لە ڕووی سیاسیەوەیە لە ڕووی سیاسیەوەیە کە ئەوە دەسەڵات چییە ئەوەیە کە حکوومەتی بەدەستەوەی بەڵێ لەو لاشەوە ئۆپۆزیسیۆن کوێیە ئەو هێزەیە کە ناچێتە ناو حکوومەتەوە و چاودێری حکوومەتەکە لە ڕاستیە ئەنی نابە پێچەوانەوە من پێم وایە مامۆستا ئیسماعیل بە دەسەڵات و ئۆپۆزیسیۆنیشەوە ئەگە بێتە سەر ڕێژە و دەنگدان زۆرینە نوێنەرایەتی ڕاستەقینە لە دەرەوەی بکەیتەوە کۆتایی بەرنامە لە دەرەوەیە مامۆستا چۆن یەکێتی و پارتی ینی چەند ملیۆن دەنگ دەرمان هەیەمە لە کوردستان نەبوون 3 ملیۆن چەند دەنگی داوە ئەوەی هەرێمی کوردستان کەمترە لە 2 ملیۆن
آخر لە ملیۆن و نیویش کەمتر ئەی هەرێم وانە ئەی کەواتە ڕێژەی پوچەڵ کۆبکەرەوە ڕێژەی بایکۆت کۆبکەرەوە ڕێژەوانی کاتەکانیان وەرنەگرێتە کۆبکەرەوە ئەوە زۆرینەیە کەواتە ئەمە یعنی بێت دەسەڵات و ئۆپۆسیۆنیش دڵیان بەم وەزع خۆش نەبێت لە ڕاستێت دەسەڵات وازەحە بەهۆی سوڵتە و پارە و هەرەشە و گوڕەکەشەکەەوە دەنگی هێناوە ئۆپۆسیۆنیش هێشتا لە قولەقاپی نوێنەرایەتی خەڵکایە نەهاتۆتە دامێن نەهاتۆتە ئەژنۆ لە قولەقاپە لێرەیە زۆر ینی کەمە ینی تۆ ینی ئەبێ حیزبی سیاسی ئەمە بکە ئەمە پێوترێ مراجعە و بەخۆداچوونەوە بڵێ من بۆ نەمتوانیوە قەناعەت بەم دەنگدەرە بکەم کە ممارەسی ئەم مافی خۆی بکات خەلەل لە منەوەیە خەلەل لە خەڵکەوە نییە کە ناڕوە خەلەل لە منەوە نەمتوانەوە بۆی شی بکەمەوە بەرنامە سیاسیەکەم جێگەی مختلف تا چەند لەگەڵ ئەم بۆچوونەی منای کە فۆرمی حیزبایەتیکردنی تایپی حیزبایەتیکردنی ئۆپۆزیسیۆنیش هەمان تایپ و فۆرمی حیزبایەتیکردنی دەسەڵات مە هۆکارێکی چێ مامۆستا ئیسماعیل ئێمە لە یەک ژینگەین من زۆر جارام قسەیان کردووە کوڕی یەک ژینگەین لە یەک ئەرزیەتین لە یەک ڕەحم و مناڵدان کەوتوینەتەوە یەک ڕەحمە ژینگەی کوردستان بۆیە تەماشاکەی حیزبەکانی دەسەڵات و ئۆپۆسیۆن لە یەکەچن بە چەند میلیمێک جیاوازێکە هەیە ڕێژەیەکە ینی کەش و هەواکە کاریگەری لەسەر هەمووان دروست کردووە لە ڕاستیە بۆیە تەماشاکەی کە هێزێکی ئۆپۆسیۆنیشە قبوڵی ڕەخنەی نییە وەکو دەسەڵات قبوڵی ڕەخنەی نییە یەکسەر تۆمەتەکە خاتە ئەستۆی بەرامبەر ئۆپۆسیۆن چۆن لە ئێستاوە خۆی خەڵک تەریکەکە لە خۆی یعنی خەڵک ئەوەی کە ڕژبینەکە لە خۆی کاتێکە ئەنواع تۆمەت بداتە پاڵ خەڵک یان نابێت لە ڕاستیە کەواتە بۆم هێزانە لە یەکەچن چونکە هەمووی تایپی حیزبی ستالینیە لەسەرەوە سەرۆکێک هەیە و ڕەمزە و مقدسە و ئەبێ نەشتێنرێ و بڕیار هەمووی لای ئەو لە جیاتی هەمومان بیرەکاتەوە کە ئەو فەرمی ئەبێ ئەمە هەموو بەڵێی بۆ بکەین و ئەمە تایپی حیزبی کوردیە من سوپاسی جنابتێکم مامۆستا ئەبوبەکر کاتم لە جنابەت گرت هیوای لەش ساغیت بۆ خوازم هیوادارم لە داهاتوودا جنابەت یەکێک لەو ڕەمزانەی کە بتوانی جۆرێک لە جۆرەکان خەڵک ئاراستە بکەی بەرەو باشتر و باشتر ئەو هیوایەتی جەنابەت سوپاس دەکەم ئەو بە هەمومان نەکرێ هەمومان یەکتر تاواکەین سەردەمی ڕەجولی ئەو حەد بەسەر چوو یعنی شخصی ئەو حەد بە هەمومان ئەم بارە قورسە هەڵگرین خەمەکەی ئێمە چییە ئەم هەرێمەیە کەلامان مقدس و پیرۆزە ئەم میلەتەیە بەڕاستی کە ئەم سەدەیەکە قوربانیەتە هیچمان کەمتر نییە لە میلەتانی دنیا دوێنە شەو وڵاتێک سەرکەوت بۆ مۆندیال جیزیرەیەکی زۆر زۆر بچووکە لای ئەفریقاوە بە 300,000 کەسەوە ئێمەژەوە تا 40 میلیۆن کەس لە شوێن بەداخۆ ئەم باشووری کوردستانە لە شێ مەحمووەوە تاوەکو ئێستا هەرم سەدەی حسابکە 100 ڕێکە قوربانیەدا لە کوێیان هێشتا خەمەکە ئەمەی هەمومانە ئەبێ بە هەمومان لە ڕاستیە ئەم بارە ڕاستکەینەوە جەنابەت نوخبەیەکی سیاسی جوانی قەڵەمێکی زۆر ڕۆشنگەری هیوای لەش ساغیت بۆ خوازی هیوادارین لە داهاتووە جێپەنجەی جەنابەت ببینین زۆر سپاس مامۆستا سپاس بۆ سپەیش زۆر سپاس خۆشەویستان گفتوگۆکەمان لەگەڵ بەڕێز مامۆستا ئەبوبەکر هەڵەدنی کۆتایی پێهات هیوادارم تاقەتتان گرت بێ لەگەڵمان گوێتان لە ئێمە گرت بێ هەر بژین